وەختتان وەخێر. هەروەکو ئاگادار بوون دوێکە مەجلسە کەزایی خوبرەگانە جمهوریە ڕۆخاوە نەماو ئیسلامی مشتبای خامنەیی بعنوانە سێومین وەلیە فەقیهە موقعیەتە بێسەزاکانە ئێرانی هەڵبژارد. سەرەتا حکمێک و پاشان منم قسانە لە کلاب هاوس ڕۆژانە ئەکەم، بەڵام بەهۆی ئەوەی کە یاران لە هەرێمە کوردستانەوە ئیمکانی هەست کلاب هاوسیان نەبێت ئابدەیت بوونەوە لە ژێرە ئەوزاعێک کە مەوجودە و ڕێگەیەک کە ئێمە ئەیبینە بەرەوە. ئەمە نەئاشنا نەبوو بەگوێی ئێوەی یارانە ئاخێز و بەگوێی ئەوانەی کە بەردەنگی ئێمەن. حکمە ئەوڵ مشتەبا خامنەئی نەئەتوانێت دەسەڵاتە جمهوریە ڕۆخاو ئیسلامی ڕابگرێ، نەئەتوانێت لەسەر جێگەی باوکی دانیشێ. مشتەبا خامنەئی کەس ناچێتە ژێرەباری ئللا عیدەیەک سپاهی دەسە چوار کە گەرەکیانە بە مشتەبای خامنەئی خاتراتە دەورانە باوکیان یا باوک ئەو تەداعی بکەنەوە. ئیمکانی نابێت، ناتوانێت و ناهێڵێ. ئەمە حکمە ئەوڵ بوو. وەزعیەتە یا بارودۆخە ناوچە ئەو جۆرەسە کە ئێمە بیرمان لێ ئەکردەوە و گەرەکمان بوو بخولقێت و خوڵقاندمان. ئێستا من تەوزیح دەم کەم ئەوزاعە بەرەو کوێ ئەڕوات، ئەشێ چی لێ بێتە دەرەوە، چی پەسەندە ئێمەس و چی مەبەستە ئێمەس. بزان سەرەتا من ئەزانم گشتی سەرقاڵە شاشەی تەلەڤیزیۆن و تەقەی بۆمب و دووکەڵ و ئەمانەسە، بەڵام ئەمانە هیچ کامیان بە تەنهایی باس لە ڕاستی ڕووداوەکان ناکە. ڕاستی ڕووداوەکان شتێکی ترە. دیارە تۆ کۆمەڵێ دیمەن و فڕۆکە و لێدان و بەزاحر جەنگ ئەبینی، بەڵام ئەمە چییە؟ بەرەو کوێ ئەڕوات و بۆ وای لێتێت. ئێوە هەر شاهد بوون تەیە ڕۆژانە ڕابرد و دەنگۆ بوو کە کورد ئەوەن و 5 حیزب بوو، ناگەهان یەکێکی تریشیان پێوەسەڵ بوون بە 6 حیزب بوو، کۆمەڵێ دیمەنیان فرۆشتەوە و وەهمیان فرۆشتەوە کە گویا ئەمانە هێزە ئازادکەرە کوردستانن. من لە سەرەتای شۆێژم ڕۆژانە ئەوەڵیش ئەو قسانمە کرد لەبەرەوەی بۆ مێژوو بمێنێتەوە و خەڵکە ئێمە بزانێت کە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ مڵک گشت کوردێکە و ئەگەر دەسەڵاتێکی هەست دەسەڵاتە گشت کوردێکە و لە پێگەی دەسەڵاتەوە ئەو خیتابانە ئەدرێت. وەگەرنە من سروشتە جەریانات مختلفە بەناو کوردم فرامۆش نەکردگە، من ئەزانم چ کارن. هەر بەر لەوەی بڕۆمە ناو باسەکە دیسانەوە کە باسم کردوتم زرم و زارم هاش و هوش دەرخرە واقعەکان نییە، هەروایش جلو ئەبەرکردن و کڵاشینکۆف ئەدەستگرتن و 500-600 نەفەر دانیان باس لە هیچ واقعیەتێ ناکە. کەسانێک کە ئەوونە پێشمەرگە یعنی وە پێشم مەرگ ئەکەون، ماتەڵن کەوە پێشم مەرگ بکەون، یعنی کوڕ سەر جادەی شۆستە نیەن، هەنە بەر ئاوێنە نیەن، بەڵکو قەیمی و سایان وت و بڕنە و مەمکوژن لولەکەی تەنگە و کڵاشینکۆف بمکوژن عاشق وە جەنگە. کەسێک ئەوێتە پێشمەرگە، ئەوێتە پارتیزان، ئەوێتە چریک، ڕاپەڕیگە بەرامبەر بە دەسەڵاتێک. هەر چنێ مەزن بێ، هەر چنێ گەورە بێ، هەر چنێ پڕچەک بێ، ئەو ڕاپەڕیگە بەرامبەری ڕۆژی ئەوەڵیش ئەمەی ئەزانی. ڕۆژی ئەوەڵیش دانەنیشتو لە پێگەی دەوڵەت بێژە من چارە ئەم دەوڵەتە ناکەم. ئێستا
ئەگەر کەسێ بەناوە پێشمەرگە حزوری وایە ئێستەمەشەیە لە بۆکان و لە سنە بووایە نە لە پشتە سنوورەکان و بێت و بڕوا ماچەڵوی ساڵە 91 تکرار بێت و ئیشان بڕوا شار تەمیز تەحویل گرێ و قەراروی حکوومەت بەسەر شار بکات گویا خەڵک حکوومەت کەری گەرەکە ڕزگارکەری نەگەرەکە پاشان ئەگەر ئەمانە معتەقدن کە ایالات متحدەی ئەمریکا دوژمنە ئێران بووگە و ئەمانیش دوژمنە ئێرانن ئێستا وەختی بۆ بڕۆناو دیو ئاغایانە پەژاک بەڵام نەتانوێنم لەسەر و بەندێکا بێنە ئەم دیو وا دەوڵەتە ئێرانی هانتانی داوێ بێن بازیەکە پشتیمێنن مەشێ ئێستا بڕوێنە کەسێک کە شۆڕژگێڕ بێ ئیجازە لە کەس ناگری ماتەڵە ئیجازەی کەس نییە ئوردوگای هەرێمە کوردستانتان بۆ چییە؟ بۆ چیتانە؟ ئینسان یەک جار ئەڕوا مەسیرێک و ناگەڕێتەوە بڕیارەدا ناگەڕێمەوە وەختی بڕیاریدا ناگەڕێتەوە گشت وزەی بەکار تێرێت کە نەگەڕێتەوە من باش شتێکتان پێبێژم تەی ئەم ساڵانە گەمارۆتان داین بە تەلەڤیزیۆن و بە تەسویر و بە پارە و بە حکوومەتەکان هاتانوت دوکان داخین هاتانوت مان ئەگرین بە خەڵکە کوردستان ئێژن مان بگرن خەڵک دوکان داخا ئەگەر ئێوە خەڵکتان لەگەڵا بووایە کە دوکانی بۆ دابخستەیەنا ئیستا خەڵک ڕاپەڕینی بۆتانە کرد ئەگەر ئێوە لە ژێرە ئەوجە قودرەتە دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی دوکان وە خەڵکی داخن و ئێوە قوڵایی کۆمەڵایەتیتان هەست ئیستا بە فەرمانە ئێوە خەڵک ڕاپەڕی لە ژێرە بۆمبارانە خەس ئیسرائیل و ئەمریکا خەڵک ڕاپەڕی پس ئێوە یا کێشتان نەبوو یا فعالە ناوخۆتان نەبوو یا بە فعالینە جامعەی مەدەنی ناوخۆ سەرانە حیزبیتان لە یەک جێگە فەرمانەگرن لە یەک جێگە ئەوانیشە کە پێشمەرگن ئەوانیشە کە ڕۆژهەڵات فرە ئەکەن بەسەر ئەو سنوورانەوە سنووریشیان لە ئێمە گرتگە بە تایبەتی ئەوانەی پێژاک و پەکەکە من ڕۆژە ئەوەڵ بە ئێوە وتم نایەڵم سووریە تکرارکەنەوە ئەم قسانیشە بۆ مێژوو ئەەکەم ها هەفتەی ڕابردوو من هاتم وتم ئێوە هیچی نیەن دەستان هیچ گوێی نەگرت بە احترامەوە لە پێگەی گەورەی و پێتانم وت من دوژمنایەتیتان ناکەم بەریشتان پێ ناگرم و نایەڵم یارانیشم و کارە بکەن وەلی وا دیارە سەرتان لێشیوە کۆمەڵی هاش و هوشی بەرە شاشەتان کرد کە گویا ئێوە فرە قارەمان بووگن ترامتان هاورگە و ترام شەڕەکە ئێوە زۆرتان فرە بووگە کاکی پێشمەرگی کۆمەڵە دموکرات کاورەی پژاکی کاکی پاکی ئەوەی کە ئیاڵات متحدەی ئەمریکا ئەمڕۆ لە ئێرانەدا کارە من بوو کاراخێز بوو من ئەوانم کێشا ئەم جەنگە من وادارم کردوە پەلەپەل بێنەگرا وەگەرنە ئێوە لە ماجرای ژینابازیە کارتان تەواو بوو ئیستە لە پیرانشار گوڵە بە ڕۆژەدا نەفرۆشت ئێوە بە هەموو جۆری بۆ دەوڵەتی ئێرانی ئیمزاتان کردبوو من کە دەرەتانم نەدا بە دەوڵەتە ئێران مەجبور بوو ئەربابە ئەمریکای بێت خاڵەتی تیا بکات لە دوو مەرحەلە ئایسێشە خۆ دەراوی شتەکەتان دی موشتەبای خامنەی لیاتە دەرەوە خۆتیتان من 10 ساڵە ئێژم دەوڵەتە ئێرانی یەکەم دەوڵەتە یەهود جیهانیە ئیسرائیل دەوڵەتە قەومە بەنی ئیسرائیلە دەوڵەتە قەومیە ئەمە کۆرپۆرێشنە دەسە ئەمریکا ساحێبیسی وتانوانیە دوێکە دۆناڵد ترامپ وتی من ڕابەر هەڵ نەبژێرم کەس ناوێت و ڕابەر ساڵ 1357 وتتان
شۆڕشە گەلانە ئێران من پرسیارم لێتان کرد کاکەگیان تۆ چوویتە خیابان خۆتە ڕاشە کانگەسۆ کۆمەڵی دروشم و داگە چۆن بە کۆمەڵی دروشم و خۆشەکاندنەوە ناوە خیابان دەسەڵاتێکە گۆڕی دەستگای سەرکوتەشا کێ لە کاری خست کێ ئێستا بە زاهر گەرەکیانە چێنج ڕژیم کەن ئەها دەستگای سەرکوتە جمهوری ئیسلامی لە کار ناکەوێ ئەها بە سەدها فڕۆکە بە هەزاران تۆن بۆمب لێدەن لە کار ناکەوێ ئەی تو چۆن بە مشت و حزور ناو خیابان انقلاب کرد نا انقلاب من کە ئەمانەی وتم دیمەن و وەهمە چون ئیسە گەرەکمە بڕۆمە ناو تەحلیل ئەوەی کە ئێمە چیمان کرد چی ئەکەین و بەرەو کوێ ئەڕۆین ئەمە چییە ڕوو ئەدات ئەوانەی یارە ئێمن و ئاگایان لە مەتنە ئێمە هەست ئێمە هاتی وتمان دەوڵەتە ئێرانی ئێمە ئەتوانین بیڕۆخێنین ساڕۆخی کەسمان نەگەرەکە ئێمە ئەتوانین سەبەبەکەیشی ئەوەسە دەوڵەتە ئێرانی قەیرانە بنەڕەتی بەردەوامکردنە دەسەڵاتی هەست قەیرانە بنەڕەتی بەردەوامکردنە دەسەڵاتی هەست یعنی دەوڵەتە ئێرانی مؤسساتی مێژووئی بە ئیرس پێگەیشتووی نییە شتێکی بەناوی یاسانیە ئائیستا وا خەریکن ئێوە ئەیوێنن دەوڵەتە ئێرانی لە 15 ساڵە پێش و خەریک بوو ماجرای 57 تکرارکات و من نەمێشت چون من ئەمزانی ئێلیتەکان پێگەکانە دەسەڵات لەگەڵ یەکتری شەڕیانە مل نادەن بە جێنشینە خامنەیی مل نادەن ئیستەیچە مل نادەن ئیستەیشە نایدەن کودتا لەسەر کودتا ئێوە پێشن ئینقلاب لەسەر ئینقلاب کردیا یعنی بەیتە ڕەهبەری و عەلیە خامنەئی نەیانتوانی بیگۆڕن ئێستا مەجبور بوون عەلیە خامنەئی بگۆڕن بیکوژن قەبارەکەیان ئامادە کرد و دوو توێژی تر فەرماندەکانە سوپا بتاشن توێژە 3 و 4 بێرنە بەرەو تا موشتەبا دابنێن موشتەبا ئەنسۆرێکی سۆست لە باوکی تر سزاوەرتر خەتەرناکتر و عروسەکت دەسە ئەم سپاهیانەسەوە ئیستا شەڕەکەن لەگەڵ ئەمریکا بەردەوامیە شەڕەکەی 3 سەبەبی هەست یەک عەلی خامنەی نەیەتوانی کوڕی بە تەوارۆس دابنێ خۆ سوڵتانی نییە کاکە 2 سیاسیون و کانونگەرە دەسەڵات لە ئێرانە ئەچوونە ژێرەباری ئوختود خامۆشی کوژیان دروست کرد گشتی ئەخەنە منە عەلی خامنەییش ئێژن شەهید بووگە موقعیەتە ئسترار و جەنگە لەم موقعیەتە ئسترار و جەنگە هەم شەڕە ئامریکامان کردگە هەم فەزای جەنگیە خیابانیان گرکە هەرچیشەوە کۆمەڵی بەسیجی ئەهێنێنە ناو خیابانەکان و شەقامەکان شەقام وا لە کۆنترۆڵیانە بە حەیدەرکردن و سینە کوتان و بخنبایان بە پەرچەمە ئێران و خیابانیان گرتگە لەبەرەوەی ئیستا کۆمەڵی سیاسی دەمیان زیب کردگە قسەیان بۆ نایێ لەو لایش و بەناوە جەنگە لەگەڵە بێگانە ئەمانەی کە خۆیان جاسووسە ئیسرائیلن خۆیان جاسووسە ئەمریکان نەمایشێکیان خستکە سەڕێ لە ترسی یەکتری زاتیان نییە دەست لەم جەنگە بەردەن هەتا جێ بخەن جێ ناکەوێ من نایەڵم جێکەوێ موشتەبا ناتوانێت حاکمە ئێران بێ جمهوری ئیسلامی کاری تەواو بوو بردە ئەوڵێک کە ئاخێز کردی نەیهێشت تا ئەم دەقیقە فازە سەومە دەوڵەتە ئێرانی جێبەجێ بێت نەمانێشت و ئێستا من خەریکم ئەمە تەوزیح دەم ڕۆژە ئەوڵ کە هاتم وتم ئێمە وڵاتمان پێگەی حەزارەت و شارستانیتمان لە کنارەکانە دەریای مەدیتەرانەس هەتا ئۆقیانوسە هەند من ئەزانم
بۆ ئەم خەڵکە کە قسە ئەەکەی وا عەقڵی وا لە چاویە وا وزوانە کەرەستە قسە ئەکا و نازانێ کەرەستە چۆن بەکاربێرێ لە تۆ داواکایژێ لەشکەرە 1 ملیۆنیە نەوەویت وا لەکوێ کاکە گیان تۆ کە عەقڵە نەوێ ئستراتیژیشن نەوێ فەرماندە و ژنڕاڵیش نەوی ئەرتەشن ناتۆت پێبەن شکست ئەخۆی ئەدۆڕێی فقط کەرەستە نییە کە کار جێبەجێکە هەروە ئەم زرم و زارمە کە تۆ ئەیوێنی تەمامە واقعیەتە ڕووداوەکان نییە بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین و بزانین کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چی کردگە چی ئەکاوە چۆن بەرەوە ئەو مەسیرەی ئەوە من محاولەکەم کۆمەڵێ تەوزیحات بم با پێشووتر کۆمەڵی حکم بم لەبیرتان نەچێ من وەختە خۆی هاتم ئەم گەرامە خستن مێشکرد ئێوە پوتین تورکیە کە وڵادیمیر پوتین خۆی بە مەسیح هەزانێ کۆنستانتینیۆپۆلی گەرەکە و وڵادیمیر پوتین ئەستەمبوڵ ئەسێنێتەوە لە تورکیە و تورکیە نابوو دەکا ئەم شەڕە یاڵەتە متحدەی ئەمریکا ناتوانێت بێتە دەرتیە نابوو دەبێ یا قبوڵەکە کە نابوو دەبێ یا ئیدامەی ئەداوە بەردەوامیەکە پس ئێمە ئێستا ئەقڵانیەتێکی بۆ دائەنین ئیژین قبوڵ ناکە نابوو دەبێ قسە لەسەرەوەکەی عێراق تێتە ناوە ئەم شەڕە وا لە ناوە ئەم شەڕە یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەڵکە کوردەوار خەڵکە هەرێمە کوردستان بە هەموو وەرەی کوردانە و مەردانەتان و ئامادە بن دەرناچین هەڕا ناکەین ئێمە واینە ناوە ئەم شەڕە دەرماڵمانەگرێ لە سلێمانی دفاع سلێمانی ناکەین لە کەرکووکەوە بەرەو خوارە ڕۆین ئێمە واینە ئەم شەڕە گشتی تێتە ناوە ئەم شەڕە تورکیەیشی تێتێت وڵاتانە کەنداویشی تێتێت و ئێمە ئیمپراتوریەت و کوردان دائەنین تەکرار یەکەم و خۆتان ئامادەی ئەم شەڕە بکەن خۆتان ئامادە و تیار ئەم ڕوبەڕووبوونەوە بکەن گوێ بە فشە میدیاکانە هەرێمە کوردستان نەدەن گوێ بە فشە ئەحزابە حاکم نەدەن ئەحزابە حاکم بە هەر چوارپەریان و جمهوری ئیسلامیان گرتگە پارەپولی فرەیان گرتگە پێیان خۆش نییە بشێوی محاولەکەن و درۆ دەلەسەکردن حەلیکەن بچێ حەل ناوێ ناچێ ئەم شەڕە ناگوریزە ئەبێ بکرێت یا ئەیکەن یا جێتێڵن دەرەچن ئەوان جێبێڵن و بیشیکەن فەرقی بە حاڵە ئێمە ناکا ئێمە واینە ناوە مەیدانە جەنگەکە و جەنگەکە ڕووبەڕووی ئەوینۆ نایشویسین لە سلێمانی لێمان بدەن ترسیشمان لە درۆن و مرۆن نییە با نەیکەن و هاش و هوش ئەبێ هەر لەیستەوە یاران خەڵکە کەرکووک و شوێنەکانتر ئامادەی ڕاپەڕین بکەن تەواو بوو دەسەڵاتە عێراقی تەواو بوو چوینە ناوە شەڕ گەورە و ئێستا با من داستانەکەتان بۆ تاریفکەم و کاکەگیان سەیریکەن ئەمەی کە ئەمریکا دەسی بۆ برد ئەمریکا هات کێشەی جێنشینی گۆڕینی دەمامەکە ئێرانی بە بەرنامەی کوشتنە عەلی خامنەئی و لادانە پەردەی جمهوری ئیسلامی جەدید بۆ سیاسیون جێبەجێ بکە جێبەجێ نەبوو سپا کودتای بەسەر کودتا سوار کردبوو نەکرا نەشۆت بۆیە بەرنامەکەیان بۆ نەچووە بەرەو ئێستا ئەمریکا گیری کرد ئەمریکا کە گیری کردگە بەرادەرانی کە کودتایان کردگە ئێشی بمێنێنەوە
هم چین یارمەتیانەدا هم رووسیە. با بزانین ئەمەی کە ئیسە چاومان پێکەوەی چییە؟ من وەختە خۆی وتم ئەمە نە حکوومەتە 2500 ساڵە، نە ئیمپراتوریەتە ئێرانیە، نە میلەتێ بەناوە ئێران مەوجودە و تەمام ئەمانە دەوڵەتگەرە هەرۆڵن و ئێمە ئیمپراتوریەتە کوردان دروست ئەەکەین و تەنها هێزە واقعیە ئەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستینە. ئێوە هاشوهوشە پوڵ خەڵەتان دەبوونی. کەرەستەی دنیا کەرەستەی دەسم منە. من ئەمزانی دەوڵەتە ئێرانی ئەم قەیرانەی هەست نەمهێشت بەڕاحەتی لێی تێپەڕ بێ. ئیستێشە نایڵم ئەمریکا قاچ کێشێتە دەرەوە. ئەمریکا قاچ کێشێتە دەرەوە ئەبێ بە قەحبەی دنیا نابوو دەبێ بوێسێ و دەبێ بیکە. بنیامین نەتانیاهۆ دەستی داگە لە کارێک و فقط بنیامین نەتانیاهۆ ئەیتوانی بیکە. ئەمریکا بەجێ بێڵێ تڕۆ ئەوێ، ئیسرائیلیش لەدەسەچێ. بۆیە بنیامین نەتانیاهۆ ناچێتە ژێرباری. یا ئەمریکا ئەوێسێ یا ئەوزاعەکە بە تۆرە کۆلی وەزعیەتێکی تری پێتێ. کاکەگیان ئەوەی سپاهیان ئەیکەن بۆ موشتەبا ئەمەسە. ئێمە جوغرافیایەکمان وا لە بەردەسا. ئەوەی ئەیکەین شەڕێکە کە لەگەڵ ئابووری جەهاناییکەین. بۆیە ئەدەین لە هەموو پێگەکانە ئەمریکا تەوانە شەڕ درێژخایەنی نییە. دۆناڵد ترامپ ئیجازەی لە کۆنگرس نەگرتگە. اقتصاد جەهانی و ئابووری جەهانی تەحملی باری گرانبوون و کێشەی سوتەمەنی نییە. یعنی گشتێک هەر کەسێ و جۆری گرفتاریەوێ. ئێمەش لە ژێرە ناوە ئەوەی کە ئەمانە بەناو تێن ڕزگاریە خەڵکە ئێران ئەکەن پەلامارە جددیە ئێمە نادەن. هەرچی پێگەکە لە بەناوە هەدەفە نزامیە چۆڵیەکەین. ئیستا ئەوەی ئەیکوتن بینای چۆڵە. من ڕۆژە ئەوەڵ وتم کەسێکە لەشکەر نایێرێ و دوژمنە ئێرانە و گەرەکی جمهوری ئیسلامی بڕۆخێنێ ئەو جۆرەی کە ئێوەیشنی ئیشێ با لە بنەما بنیادیەکانی ژیانی شار، ئیشێ با لە مەحەتەی کارەبا، ئیشێ با لە ئاو، ئیشێ با لە جادە، لە پرد، ئیشێ با لە ڕێگەی ئاسن. حتا ئەوەی پێئێژن ژیانە شاری و ممکنی کردگە لە بینی بووە. حیزبەکانتان دیان و تەکان مەخۆن موسسات دەست نەخوا بابین ئێمە حکوومەتتان بەسەرۆ بکەین. دانیشە ڕێی حکوومەتەکەی وەسەریان و دانیشە ئەمە قسەی دەوڵەتە ئێرانە، قسەی ئینسانی انقلابیەک نییە. ئەمریکا مەجبورە ئەو کارە بکازن بوو. من ڕۆژ ئەوەڵیش بەر لەوەی دەست پێ بکا کە وتم ئەمریکا بۆ ئێشێ با لە ئێران بەحسم کرد بۆ ئێشێ بدالی. ئەم وڵاتانە کە تۆ ئەیوێنی بە دەورە کەنداوە وڵاتهای دەستکردە ژیان ممکن بووگن بە تەکنۆلۆژی بە بازرگانی. شبه جەزیرەی عەرەبستانە سعودی جوقرافیاکەی مەجالە زاوزی نادا، ئاوی نییە، زەمینە کەشاوەرزی و جووتیاری نییە. ئەمە نەوتە کە بە بازرگانی بفرۆشتن ئەیفرۆشن، دۆلار تێرن، خۆراک لە دنیا وارە دەکەن، تەکنۆلۆژی وارە دەکەن، ئاو دەریا شیرین ئەکەن و ئەیخۆن. وەگەرنە عەرەبستان سعودی زەرفیەتە تەئمینکردنی ژیانی 1 ملیۆن نەفەری نییە بە خاک نێسی. بیاوانە بەڕە هیچێکی تیا نییە. و ئەگەر پوڵە نەوت نەوێت ئەمانە ناتوانن تیا بژین. ئەمە گشت کەسێ زانێت، دەوڵەتی ئێرانی شەمە زانێت، خۆیشیان نەزانن. بۆیە ڕاگرتنە ئارامی لەگرا ژیان ئەوان ممکنەکە هاوکات ئەو پارەکە لەوێ دەرتێت. فاینانسە جیهان، بازاڕە بورسە جیهان، بانکەکانە ئەمریکا، ئەوراق قەرزەیە ئەمریکا تەئمینەکە. ئەو پوڵە کە لە ئیماراتە متحدەی عەرەبی
لبحرين لكويت ولا عربستان السعودي درتيت قشتي رواتا أمريكا أوانا بشتواني دولار أمريكان سطا بيست بوزي دنيا لويتي أبري بلام هاوكات كتي أبري أمانا شتلوكس وخوراكي شانقركا كبكشتي ويانتي استا إيران قروي هرمز سباي باس داران قروي هرمزي دست بستقا يعني شو اتفاقي كوي طاقة أمانة أبروكي إيران لبيغا كلو وزأدا لبروي قيمة النود جرانيكا بلام لقرا إيران خليك خيانتك كإيالات المتحدة أمريكا تشون نيجرك دولة إيراني بشوي خويلينادا دولة إيراني استشهر أميدها سياسيون مل بدن بداستانك وقبولي كانوا جميكا بروا بلام ناتواني بروا بو لبر خاطري أويك إيران استخليك التهديد وجودي عربستان السعودية كا تهديد وجودي يعني تهديد حياتي أنا كا أمانة بها وردو بردكردن نولاتن نكوملغان حجينيين كوملي شوبينج سنتر مول ناوراست بيابانن أجر إيران هرواك قروي هرمزي قرتك نبيلي خوراك بروا دو سارو خشبالة بيقل أو كأو دريا شيرينكا ياك حفتي بينا شي خلق عربستان السعودي شورشكا خاندان السعودخا ايخا هلو جوريك من يكم روجوتم دولة إيراني إيشي يالات متحدة يا أمريكا وإسرائيل تمام بيقل جيان الشهري لبين بوان أزاني بو حج كسيبو آزادي هل ناسيتو حج كسيبو كرامة هل ناسيتو بلام أم بونورة والا دنياي امروا اللي هموشتك دابر رياقة وقتي إمكان حياتي نميني استريسي دس بيكا وقتي حس بتيونيتي بكا وقتي شير آوكا بكاتو آوني وقتي كاربانوي وقتي خوراك لناو يخجالك هنوي أو وقت تيتدرو بقدرة تيتدرو دولة إيراني خليكة واعكا سباي باز داران خليكة واعكا بعربستان السعودي والغطانة كنداو إسرائيل بالأخير ما بيرك واده مان كرد لبيقا قال النوتي بدا دسي بيكر دقا بلام خليك انتقادي ليكن بري بيبقل النيالن كين يلي حيز زولا كانت دولة إيران بناو أوبوزيسيون قركيانا بميني لبرخات ليوي لبيقي جيان شاري بدن خلق بالتعين أقا كبالتعين أقا بيقي دا صلاة دولة إيراني ناميني حجكي ناميني أو وقتا نروبنات بيدي أمينيت دركوي كس كيشينيا دركوي كس حيجنيا لقراب بروكراسية فقط موجود بو إس دولة إيراني شيكا دولة إيراني جغرافيا يشوالا بردسا شاخو داخل زوري واتيا كومالي تشكو تقمنيو موشكي دروس كردقا أم موشكلم جغرافيا يقورا نادوز ريتو بو إسرائيل وأمريكا أولا خوي ولاتي كي قورس كأهداف النظامية كجريك يعني اللي بدن نادوز ريتو بويان بوي إسرائيل وأمريكا كوتبنا بنكي خاري كتان شتي ديارني بكتي كو إيشي بكتي برا بناء أهروجيني بلا إيران شيكا إيران بو عربستان السعودي ولاتانا كنداوية كتختن نكيوالا بردميانا نجغرافيا نجنقل براحتي بهبادي بو هنيري وصاروخي بو هنيري صاروخ حرزانا كان كبصاروخ باتريوت جران چوار پنجي شي بتقيني داني خيت خوارو چوار پنجي بتقيني داني شاهد 20000 دولاري خيت خوارو اما خيلي نامرديه لجنگش نامرديه چون إيران بيجي دا صلاتي بالقص جير كيوا كان شاردگي سوا جير زمي شاردگي سوا اوي اي كتن حيشنيه ولي إيران تهديد وجودية ولاتان الدسكردة ممكن بوغة بتكنولوجيو هاوردو بردي كنداوكا
ئەوانەی کەنداو چون خۆیان ئاگادارن بە وەزعەکە کەوانە ناویە ناوێرن خۆبەن لە ئێران لەبەرەوەی 2 سال خوبا لە دەستگای ئاوەکەیان دەبینەچن دەسەڵاتیشیان نامێنی بۆ بەرگرتنە بەمە ئیشی بە سورعەت پێگەی ژیان شاری لە ئێران ناممکن کرد ئەمە مەسئلەی ئەخلاق نییە ئا لەگرا ژێرخانە ممکنکردنە ژیانە شاری هەدەف نظامیە چون ئێران ئیتر ناتوانێت ئیدارەی ئاو بواتە ژێرە کێو مەحەتەی کارەبا بواتە ژێرە کێو ئەو خەریکە تهدید و وجودی ئەم وڵاتانەکە ئەم وڵاتانەیەشی دەسە خۆ بخەنە بەردەنا ئەو نوحیزە ئێران هەتایە و ئیسرائیلیش نابوو دەوێ کەواتە وەزعیەتەکە گەیگە وەزعیەتە کلاپس یاڵەتە متحدەی ئەمریکا هاتوو دەوڵەتە خۆی نجات بە گیری خوارد ئیستە خەریکە وڵاتانە کەنداویشی لەسەردا ئەنیت ئیلا و لیلا ئیشی بدا لە پێگەی ژیان شاری ئاو نەوێت خۆراک نەوێت کارەبا نەوێت نابودیانکە سەدەکان نابودکە پردەکان نابودکە نابودیانکە تا ئەم خەڵکە ڕاپەڕێت تا ئەم خەڵکە بێ هەمە چیزکریاگە ڕاپەڕێت تا بتوانی بەی و شەڕە سپای پاسداران بتوانی بکەی وەگەرنە شەڕە سپای پاسداران ناکرێت لەبەرەوەی خیابانەکانی تەسخیر کردگە ئیمکاناتەکەی وا لە دەسا و ئەمانە ئەگەر لێی دەرچن ئێران ئەوی بنیرەکەرە خاوەرمیانە لەگرا یەک شت مەوجودە کە من جوواومدا کەسەوە من ساڵهای ساڵە ئەم بازیە بە سناریۆهای مختلف ئەوێنم لەگرا لەوانەیە دەوڵەتە ئێرانی و گشتی جاسووسە دەوڵەتە ئێرانیە بە ڕزای پەهلەوی و جاسووسێسی تاما بەقی نەهادەکان گشتی خەریکە درۆ و ئەمریکایەژێ ئەزان چ درۆیەگەژن گشتیان ئەم درۆ تۆ لە زوانە حکوومەتە هەرێمی ABC لە زوانە سەرانە پارتی وێکێتیش ABC ژن وڵا ئێران 2500 ساڵە حکوومەتی هەیە خەڵکی ئێران زۆر ناسیۆنالیستن وڵاتە خۆیان خۆشەوێ درۆەکەن وانییە درۆەکەن من جوڵم داگرۆ وانییە تۆ شتێکە بە ناو ناسیۆنالیزمە ئێرانی نییە هیچ پێگەیەکی نییە تۆ یەک دەوڵەت و بوروکراسی دەست هیچێکی تر نییە تۆ لە ئێرانە ملەتە نییە بەڵام گشتی نییە درۆزنە ئامارێک کە ئیدامەسە ناسیۆنالیزمە ئێرانی ڕوبەڕووتەوەی تۆ خەڵکەکە یەکەگرێ دێ خەڵکەکە یەک بگرێ چی لێ تێتە دەرو سپای لێ تێتە دەروی تر ئەرتەشی لێ تێتە دەروی تر وانییە ئەو ئیستە تۆ ڕوبەڕووی ئەرتەش و سپا ئەوی تۆ ئیتر مەسە بێتە دەرو چیەکە ئەمە بوو ئەم قسە ئەکەن لەبەر ئەوەی کە ئیستە ئەمریکا بیانووی بێ بێژ وڵا بین لە ژیانە شاری خەڵکەکە ناڕازی ئەوێ لەگران ناسیۆنالیزمە ئێرانی مەوجودە ئەمانە شیعەن وڵات خۆشەویستن مقاومە ئەکەن لە پشتە حاکمێ دەوێسن درۆەکەن کۆمەڵە و دموکراتیش هەروایژن وڵاوە ناسیۆنالیزمە ئێرانی تاریکەوێ درۆەکەی ئێوە جاسووسە ئیتلاعاتە ئێرانن ئەو قسە ئیتلاعاتە ئێرانە ناسیۆنالیزمە ئێرانی مەوجود نییە ئێرانیش هیچێکی لەدەست نایێت لێشی بەی فەلەجەوێت کە لێتدا فەلەجبوو ڕاپەڕین دەست پێەکە ئەگرا فەرهەنگە شیعەیە شەهادەتی نییە قسەی مفتە ئامیشە ئەوێنی کاورەی سوپایی ئاوەژی فەرزەنداونە قەحرەماونی سپاهیەمە هیچێ نییە دەسەلێت و دوگمەیەکای تەخێنەیە کوڕە بڕاتە ئەو دیو بە هێزە زەمینیۆ دادێ کوڕە بڕە پایگاکان ئەمریکا و هێزە زەمینیۆ بگرێ ئەمە چه هونەرێکی گەرەکەیت تۆ ساڕۆخی بەریتە دەرو دەستبینیت و دوگمەکەیە بڕوە چه شەهامەتێکی گەرەکە چیان کردەگە لە منزورم ئەمەسە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەرە ئەمانەی گشتی گرتگە و منیش بمبارانە گشتیانم کردگە لەگەڵ یارانە شتێ بەلای ناسیۆنالیزمە ئێرانی مەوجود نییە ئەمیشە فەرهەنگە مقاومەتی شیعە نییە بە گیان خۆتان بە ڕۆژ دووم بە 48 ساعت دوومە ڕۆخێ ئەڕۆخێ وڵاتیان خۆشگەرەکە و فرە ناسیۆنالیستن و حەزەکەن و وڵاتەکانیە دوو قەرار ناژی ئەمە گشتی قسەی تکراریە خەڵک تکراریە کات و پولی پێ دەرتێرێ هیچ نییە
دروكن ولي إمبراطورية كردان هابريوة وإيوينن والسرپرستي أم شر إيمي كين لبروي دنياي جديد إيمة تخيل مان كرجة إيمة تجسم لا شيء شارستانية كردانين قشتي حزب ومزبي مطالبة خوازة عراقي وإيرانيين إيمة جهاني كيترين إيمة وقت التواو أمر شلاطنا وراستة أشياء إيشي عربستان برواتنا وشر إيران وبيكات إيشي ولاتانا كنداو بروننا وشر إيران وبيكان إيشي إسرائيل دسهل نقري وبيكا وأمريكا أجر بروات الدلم شر وبلبل بيجي والله حزمان بيكردو درجين أولا بابزان مشتبه خامني لسد صلاة داميني إمكاني لسد صلاة بميني نتيلين بمينيت نزرفيتي لسد صلاة بمينيت أمريكاش لقنا بروات الدلو وبلبل خوي نابو دكا مش عزي بيكين بنابود بي يا أويسي لبايا يا بروي نابود بوغي بهردو سر إما بردو خومان من كردك من نتيالا مشتباي خامنئي بأريكي قدرة تثبيت بوي نتيالا أو هيزة سباي باستارانا بمينيتو وبحركة مسلحانيش ليانا دين توابو جاسوس لم سرزمين دانانيشيت دست نشانده دانانيشي کودتاگر دانانيشي توابو بحياتي دولة إيراني استقرار بياكا نجاري كي تركمك إيران مينيت توابو أم كمك كسيفة بوغنة تمام بو هرواك إيراق توابو هرواك تركيا توابو أم شرع أذربيجاني تيتيري تركيا تيتيري عراقي تيتيري ولاتانا كنداوي تيتيري شر الجهانية أوروبا إيش تيتيت أوروبا غازي جركا أمريكا وابستس بهجموني وكنترولي لو منطقة چين نوتي جركا جابون نوتي جركا ولاتانا تر كالا صادركنا ولاتانا كنداو أما الجنگ الجهانية والجنگ الجهاني اللي تيتدرو ولكلا تمدن كردان تيتدرو كواتا منم قصان ما كرت هم ياران بزانن فرماندي أم شر منم ومن أيوة مبرو أرتش الدنيا أرتش من أقرا خاص ناسم بوي استديتان برم بوبيان وقرت إيجن والله دي أقر بين لبنا ماي شاركة إيراني يكتدي أقر النخل إيراني أترازين دروكي إيراني نولاتيان خوش كركة نناسيوناليزم إيراني موجودة نميلتي بناوة إيران موجودة درو أكن إيوة قشتان كارمند دولة إيران درو أكن إيوة حج كانتان دلتان بيوة نية تمدن كردان وولات كردان وسرزمين كلان كردوار دروز بي إيوة مشتي دروز كرياغ نو كرن تعلم سروبند قران كارية قورة وائمة دروس مان كرد ومن دروسم كرد بويا من متر بمتر سانت بسانت يتوانم بيجم وإيوش چون لبازيكي إطلاعاتا بوغن وسبا بوغن سانت بسان خيانة كانتان أتوانن بيجن ومن سركة وإن شاء الله من سركة وإيوة أبينن ويارانا من سركة بيت حتشي كيشمك ودختم كلاما هر أودين مدي من جهانكم تخيل كرد قدي هين مدي من أي هين مدي أو استقسم كربو إيوة دبيت بداد لجير خان عابوري بدا لبالايش كان نوتكان بدا لزخاير نوت بدا لإداري أو بدا لكهرباء إشي بدالي وقرنا دولة إيراني عربستان السعودي ولا تكان كنداو شرمان ونمان يتكاكن نابود يانكات إسرائيل نابود كات وأمريكا بمخيت شو خنجة كردنا أم نابود يبسر أقراتيري من اتحادم من أقر وكو جادو قريك شيطان ملخو هالصان دبيتوا شيطان لمقابل شيطان هدانيم وحمو يانم زيندو كرزقسو وبيام آخر مشتباي خامنئي
ناتواني لسر أريكي قدرة دابنيشي نيشمود إسرائيلي كوجي وتم حرب دست إليت إيراني بكار إيما أولا مجتباي خامني نأتواني لبي دانيشي نأتواني مستقريكا نأتواني استقراري بيت أم هاشو هوشيشة شرد صلاة نشر الدين نشر إيدئولوجية أما هرچی حقه و کلاوبرداری واتی علی خامنه‌ایشان بو کشت گشتیشان جاسوس اسرائیل و جاسوس امریکان گشتیان یعنی امانه بکار تیرن بو دەسەڵات خۆیان لەگرا تەنیا کەسانێک کە دەنگیان زاڵە ئێمەین کە جاسوسە کەسنەوەگین ئێمەین کە پێیانمانەوە دخالەت لە کارە ئێمە مەکەن دخالت لكارمان مكن دخالت لكارمان كسرتان ليشيبيني من أزانم چون لو مردمه هيز دروس كم أو مردمه حج كسي نيگره كبيوتو هيز كس دلي بيوانيه گرجو بيه گشتي عادتي كرگختني بخاتو باو مصرفكا من استبخل كهريم وموت كلاونة چيتا سرطان إيوه حتما أرونا ناو الشر إيما حتما أروينا ناو الشر بس آماده بن مرد بن وآماده يمشرد بون نوينم درچن قولة آفا تيفي وروداو سركردايتي بارتي بيكيتي مخون إيما واينا ناو الشر وأم شر أكين لسليمانيش دفاعنا أكين بغاي شغلين تاراني شغلين من بوردي توزيعهم داقا لكلابا كانت بفارسي وبجافي لكلاب هاوسا ايدي كلاب هاوس دروس كان اوانتانا كجركتانا بي بي سين من روجانا چوار 5 ساعات وامناو كلاب هاوسا لبرخاتري اوي بتوانم تمام اوزاعكم لكنترولاوي لبر خاطري اوي گزارش ثانيه بثانيه مداوي لبر خاطري اوي شكلم بيداوي لبر خاطري اوي ك تمام دسكاغل جاسوسي استبو بايش كردن وزانين افكار عمومي وخويندنوي نتائج كاراكانيان سر ادن ومراجعه اكن بتريبون قل مردمي يكيك لو تريبون هنا تريبون يمس بوي دائما يشو تريبون كاركا كواتر كلام آخر من توضيحاتم دا لبروي ايوه متوجه بون كمسيرة كبر وكوي شبابي كما حكم وبيجم چه اتفاقي كوي ايما واين ناو الشر قوريه كوا امبراطوريو كردان دروزكري يعني لكنانا كان مديترانا وتا اخيانوس هند دروزكري روجا اولش بيتانا مو تنياهز امبراطوري ساز كرد وقومي كرياغا اما بيجي قوميته بايما درياغا اما قومنين اما حزارتي كي قورين اما شعرستانية كردانين وآيد كردان بسرم سرزمين وحكومتي كرغا زوانيين وصابتي يكين ام سرزمين جاري كيتر صلاح ديني كيتري شي هز بالدنيا نشاني بدات هسي ام داستانا تركيا تيتيت أذربيجاني تيتيت عراقي تيتيت سوريا تيتيت قشتي تيتيت وإيما لناو الضلع أما إمبراطورية كردان والسرزمين كلان كردوار درتيرين يارانا آخيز كردوار سربخو يكم في شككان ناو شاريش إيما يتقينين پیش مرگ قهرمانه کن لپشت سنور دانشتگن خریکن زلف قیچیه کن امانه مال فعالین جامعه مدنی و زلف قیچی کردن و هلپرکه کردنن امانه هزکان دولت ایرانن و اگر شیویا بین بر به ایمه بگرن رودا و قن رشو چرمک درخا کاکی انقلابی کاکی پیش مرگه باورکی نکوتی تا پیش مرگ باورکی نچویتا اودیو باورکی حالا لێ نەهات باوەڕەکەی گەرەکتە سەرروپێکە بۆ پاککەن و بۆتی بخەنە سەر و بۆتی بقڕێن و دەدانیشی بیخۆی وڵا برا تۆ فرە زرنگی
وتی من پاسم زانا تۆ پڕمەیلەنی دەروون جەبادەی مۆبەت کەیلەنی ئەی ئەم فشەفش و قارەمانی و کڵاو دەسماڵ و جامانە و براڕە و ئارپیجمان وا لەسەر شانە و خەریکین ئەتان خوێین و چیەوە پەلەپەر دەرچووی بڕۆیتە کە کەنیشکە سنەی یا هەڵپەڕی نەخوێی عالم و ئادەمەتان وێنێ حکوومەتە هەرێمە کوردستان ئیجازەتان پێ نادا حکوومەتە هەرێمە کوردستان غەڵەتەکە بڕۆ ئەو دی و مێرۆ ئەم دیویتر مێرۆ ئەم دی بۆ تێیتۆ بۆ فاسۆلیا خواردن و ئوردوگا تەما ئەچیت بە ئوردوگا بەستگە ژن و مناڵەکانتان بە هەنێرنە ئەردەن بیان هەنێرنە ئەردەن ئەو چوونە ناو لە مەریوان و چوونە ناو بە 7 حیزب بوو ئیتر مەگەر 7 حیزب داوەشێن 7 حیزب ئەم هاش و هوشە چ بوو وڵا ترامپ وا لە پشتمانی ئێمە زۆر موهیمین ناڕۆی قەتر و ئام بووی جدەن تۆ بۆچی دروست کردیاگی بەرخنێر بۆ سەربڕینە نەدۆشین و ڕان تۆ بووگی تۆ پێشمەرگە خۆ تۆ نەوت کە مهندسی خۆ تۆ نەوت کە بازرگانی خۆ تۆ نەوت کە مامۆسایی تۆ وتکتە تۆ پێشمەرگەی دێ بۆ کارە خۆت ناکەی بۆ کارە خۆت ناکەی ئەرستوو ئەژێ عەداڵەت ئەوەسە کە باشترین چت بی بە باشترین کەس کە ئەیکات تۆ ئێستا وتکتە تۆ باشترین کەسی کە شۆڕشەکەی باوەڕەکەی قمەپان کردگەز و نایکەی تۆ بوو وەت ئەزانێ ئەم شەڕە تۆ دروستە کردگە چون تۆ حەزەکەی وە ئامریکا لەولاوە جاسووسە ئێرانیشی ئێران دەستوری پێتان نەداگە بڕۆنە ئەو دی و ناتوانن بەقەی شلێر و کۆساڵان و ئەوانە دوێسن ناتوانن لەناوە کوچێ شارەکانە خۆتان هەشار بن و 7 حیزب شارێکتان مەهابادە خۆشەویست قازی محەممەدتان پێ ناگیرێ ئەی شارە پیران شار چی نەخەدەی شارە باوانتان ئەو ئێوشتانە پێ ناگیرێ یعنی ڕۆژە ئازادی لەمە گەورەتر هەست 500 هەواپەیمای وڵاتە متحدەی ئەمریکا هابەڕا سەر ئێران و دەقیقە و سانیە لێ ئەدا تۆ ماتەڵە چیت هایتە تۆم کارە نییە هایتە تۆ دەستور لە جێگەی ترەگری هایتە ئێوە ماڵە شۆڕش نیەن لە هاشووش کەوتن یا هەر پێتان وایە تۆیە کە کێشە نییە مەرغوبیەتە نییە عمقە کۆمەڵایەتی نییە محتەوای سیاسیت نییە هیچێکە نییە تۆ ماگی تو کەڵاشینکۆفەکەیشت کار ناکە ئامریکا بۆتی پاکاسپای پازداران بڕۆوە کە بە بێڵی شەتوانی بڕۆیتە ژوورۆ و تێڵایەکی شەتوانی بڕۆیتە ژووری تە کەڵاشینکۆف بچێ مەگەر گەرەک توێ خەڵکەکەی خۆمان بکوژی مەگەر گەرەک توێ خەڵکەکەی خۆمان بکوژی وەگەرنە کەس بەر بە خەڵک ڕاپەڕی و ناگری کەس خۆ پەس ئەم اتفاقاتانە خەریکە گشتمان زیندووە کاتۆ دیسانەوە خەڵکە پشدەر خەڵکە کەرکووک خەڵکە ڕامیە خەڵکە هەڵەبجە خەڵکە سلێمانی خەڵکە دوهۆک خەڵکە هەولێر خەڵکە مەخبور خەڵکە خانەقین ئامادە بن ئێمە وایە ناوی شەڕەها و حتمەن ئەو شەڕە ئەکەین ئامادە بن کڵاوە حکوومەتە هەرێم نەچێتە سەرتان با ماڵەمان کاول نەکەن ئەوانەتانە کە پێشمەرگە چەک و چۆڵتان ئەس چەک و چۆڵ تەحویل نادەن بەجێی چەکی دوو چەک تێرنەوە ئێمە شەڕە گەورەیە گوا لە بەردەممانە و ئەم شەڕە هەر ئەکەین و ئەبێ هەر بیکەین کڵاو نەچێتە سەرتان خۆشی و پوڵە دولار نەتانگری تەواو بوو ئیستە بۆ هێشتنەوەی هەر ئەوەی کە هەستان ئیشی مەرد بن کورد بن قارەمان بن لەسەر ئەژنۆ بوەستن کە ئەزانم هەن ئێستەمەشێ ئەو میدیا بەجێ ئەم شەڵپ و درۆزنانیە گۆرانی حەماسی بۆ ئێوە لێدایە ئێستەمەشەیە 100 دانە سرودە حەماسیتان دروست کردایە وا من حەچی ئەگەڕم گۆرانی دروست هەساوی سرودی نادۆزمەوە پەخشی کەم لەم فەزا نایدۆزمەوە گۆرانیەکی پەنجقەرانی مەسەرە خاڵقی وا شیعرەکەی پڕە لە ئیراد
من دۆزی بوومە لێ دەم شانازە چنووکی ئیبراهیم ئەحمەد هەڵگەڕیا گەسەوە لێ نەدەن خەڵکی پێ نەخەڵەتێنن شاناز ئیبراهیم ئەحمەد ئەوە منم خەڵکتەکانە دەم گۆرانی مەسەرە خاڵقی نییە مەسەرە خاڵقی دانەیە سەڵتەنەت تەڵەبە ئەوە منم ئەوە دەنگە منە ئەوە مەتنە منە ئەوە وەزنە منە بە تەمامە ئەمانە ڕەونەق ئەدا وەگەنەوە خۆتان لە خۆتان و هیچی نیەن ئیسەش دەرەکەوێ ڕۆژانە داهاتوو دەرەکەوێ ئێوە کێن هەروە کرد دەرکەوت لە شەشدانە ئیعتلافەکەی حیزبەکان وا بۆ دۆلار ئیعتلافیان کردو بە تایبەتی فاسدە پوڵخۆرە ئاملە دەسەکانە جمهوری ئیسلامی پەژاک ئێوە فکرەکەن ئێمە ماهیەتە ئەمانە ناناسین فکرەکەن ئەگەر من ئەو قسانمە ڕۆژە ئەوڵ نەکردایە یەک هەفتە پێش ئیستە ئەمتوانی لەم فەزا ئەم قسانە بکەم لەوێ کردم تا بزانن من خەیرە گشتی و کوردم مەدە نەزەرە دوژمنایەتی شەخسی ناکەم سە بۆتان دەرکەوت ناتنە ئەو دیونە زەماوە نەکەین و بەری بۆ بتاشن و ئەوە هاتینەوە و بەری بۆ بتاشن تەواو بوو باوەڕەکەی تووکە بەرەکە هات و ئێوە ناتن بۆ زەماوەنکردن داستانە حکوومەتی هەرێمی شەرمەسە بابزانن ها ئەمریکا ناچارە بەردەوامیکە ناچارە و ئەوەی کە من وتم ئێشێ بیکە یا ئەڕوات 1 ملیۆن سەرباز تێرێت یا ئەوەی کە من وتم ئێشێ بیکات ئەم جەنگە داخڵیە لە ئێران ئێشێ دروست بێت وەگەرنە ئیمکانی نییە ناکرێت ناتوانێت یابێتە دەرەوە ورد و دەرسە ئێوەیشی واتیە خەڵکە هەرێمە کوردستان ئەوەی یار بوو گە و یار نەوگە بۆ پەیوەندی گرتن ئێمە هەر لە ئیستەوە گشتمان خۆمان مسەلەحەکەین بۆ ئەگەرە لێدانە لە هەشتە شەعبی بۆ چوونە ناوە کەرکووک بۆ بەرەو تاران چوون ئەوەتان تەوانە هەڵگرتنە ئەسلحەی هەست بە ژن و بە پیاکتانەوە هاو سەنگەریە ئێوە ئەکەین و با بڕۆینە تەنیشتی یەکتری یارانە ئێمە خەریکە خۆڕێخستن و ئامادەکردنە خۆیانن خۆتان بەنە دەسە دروستکردنە ئەم هێزە گەورەیە کوردانە ئەوەی من وتم تێتە دیها با لە دەقیقەی نەوەد بەنە تەزوێحتان نەوەڕێت هیچ کەسێ لەم دنیا داڵدەمان نادە خۆمان نەوێت هیچ کەسێ خۆشمان تەنیا هێزە قاڵبە مەیدانی کوڕە خاس کوڕە قارەمان ژنە قارەمان ڕۆڵەی شۆڕژگێ فەرماندەی گەورەیشمان هەست مەتنە جیهانە جەدیدیشمان هەست واینە ئەو جدە سەڵاتە ئەوەی ویستگمانە تا ئیستە کریاگە تا ئیستە کریاگە کاک خەدر حەسەنێکی کاورایە خەریک و دووکانێکی ئەوڕی وارڕێ خەریک و قوفڵەکەی ئەوڕی یەکێتر وتی خەریکی چیەکەی وتی خەریکم ویۆلۆن ئەژەنم وتی بۆ دەنینەیە وتی سوحادەنیتی دانیشە سوحادەنیتی کاک خەدر دەچی باو کەکەم ئەتا ئەیبە ئێوە تا ئێستا نەتانزانی وێ هیچێکتان نەزانیگە لەمە بعدیش نازانن هیچی نازانن بۆی هەر سورپرایزەون باوکم و منیشی هەر فێرتان کە من هەفتەی ئەوەڵ هاتم لەگرا ئەعلامم کردوتم ئەمانەی کە ئەم حیزبانە من تەقەیان لێ ناکەم دەستیان لێ ناوەشێنم بە دوژمنیشیان دانانێم کاورە شێت بوو وێزانی دەسەڵاتە من کۆتاتکەم نەیزانی من لە گەورەی خۆما وا ڕەفتارەکەم بۆ مێژوو وا ڕەفتارەکەم دوو شایعەیان دروست کرد و وەخت و هار بوێ جواوە کەسی نەداوە خەریک و سات و سەوداوی قودرەتی ئەفرۆشت دەیسە تڕۆ بوون
نەهێز بوون و نەنەفەر بوون و نەشۆڕژگێر ئەو پژاکە لەسەر و سنوورە وێسیاگە لەگەڵ پەکەکەی حیز یاران ئەم سەرەتانە دانریاگە بە مەحزە دەستپێکردنە شەڕە ناوخۆ دەوڵەتە ئێرانی تێرێت هێناوە وەکو سووریە ئەم بێشەرفگە لە پەکەکەوە پژاکە سەرەتانە مەردەمە کوردن ما بەخی حیزبەکان هیچی نیەن وەلی ئەم سەرەتانە ئیشی بنبەر بکرێ بۆیان نییە لە قەندیل بێنە خوارەوە وەکو وەرج ئەڕۆنە ناو ئەشکەوتەکان دائنیشن نێنە خوارەوە من اختارتان پێکەم نێنە خوارەوە مزاحمە هیچ حیزێکی انقلابی ناون وەگەرنە هەر لەوێ دەسەکەین بە پاککردنتان مەکەن اتفاقە سووریە ناکەوێ من نایڵین دەخاڵەتە سووریە بکەن نایڵین لە هەرێمە کوردستانە دەخاڵەت بکەن سەربازە پیادەیە ئەوەڵە خەت ئەون بسمیلا وەگەنە دانیشن لە ناوە ئەشکەوتەکانتانە وەکو وەرج ئەگینا پاکتانەکەینەوە من بەرنامەیە ئێوە ئەزانم من ئەزانم ئێوە کێن ئێوە خەیلە هێزە کەسی بوو چەپەڵێکن خەیلێ چەپەڵن پیاکتان تیانیە باشەرفتان تیانیە لە بێشەرەفی سبقەتتان لە دنیا بەرگەسڵۆ کەس چاتان ناکە لە بێشەرەفی جاسووس بەندەی پوڵن من ساڵهاست لەسەر ئەمە کارەکەم نەتانوێنم لا ئێوە خۆش